کۆبوونەوە لەگەڵ یەکێتی دەکەین لە هەفتەی داهاتوو لە هەفتەی داهاتوو نازانم ئەوان بزەبەت هەفتەی داهاتوو دەبێ و بە تەئکید درێژەدانی ئەو کۆبوونەوەیە دەبێ ئەوەی کە لە پێشتر کردومانە لەگەڵ یەکێتی بۆ ئەوەی بگەین بە تێڕوانێنێکی هاوبەش لەسەر کۆی ئەو کێشانەی کە لە کوردستان هەیە و چۆنیەتی حەلکردنیە. حتا ئێستا ئەو بڕیارەی کە ئێمە ڕێک پێکەوە دەچین بۆ لایەنەکان ئەو بڕیارە نەدراوە، بەڵام ئەوەی کە مهمە هەردوو لامان ڕێک کەوتین لەسەر ئەوەی کە ئێمە ئەو کۆبوونەوە بەردەوام بکەین هەتا بگەین بە ڤژن ڕۆیایەکی مشتەرەک بۆ کۆی هەموو ئەو کێشانەی کە لە کوردستان هەیە. ئێمە ئەو کۆبوونەوەی کە ئەم دوایە لەگەڵ یەکێتی کردمان کۆبوونەوەیەکی زۆر مهم بوو. طبعاً ئەمە معنە ئەوە نییە کە ئێمە لایەنەکانی تر بەشدار نابن، بەڵام ئەوەی کە ئەساسیە و مەسئولیەتی هەیە لەم وڵاتە زیاتر یەکێتی و پارتیە بەڕاستی کە دەبێت تەحملی مەسئولیەتەکان بکەن. لەبەر ئەوە بەڵێ ئێمە کۆبوونەوەکەمان زۆر باش بوو، زۆر بە خۆشببینیەوە بە تەفاؤلەوە سەیری بەردەوامیەتی ئەو کۆبوونەوەنە دەکەین بۆ ئەوەی بگەین بە تێڕوانێنێکی مشتەرەک بۆ حەلی کۆی ئەو کێشانەی کە لە کوردستان هەیە و چۆنیەتی حکومڕانی لە ئایندەی کوردستان. ئەوە هەتا ئێستا بڕیاری لەسەر نەدراوە، بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو پارتی هیچمان نەعمان نییە. یعنی ئێمە زۆر خۆشحاڵین، یعنی ئێمە هیچ ئەوەیەک نییە بڵێ وڵا مشکلەیەک هەبێت لەوەی کە پرۆژەیەکی مشتەرەکیشمان هەبێتن کە پێکەوە بچین سەردانی لایەنەکان بکەین، بەڵام مەبەست ئەگەر ئەوەیە ئایا ئەمە بڕیاری لەسەر دراوە لە کۆبوونەوەی پێشتر، نەخێر بڕیاری لەسەر نەدراوە. ئێمە کۆبوونەوەی پێشتر بە شێوەی گشتی باسی کێشەکانمان کرد، لەم کۆبوونەوانەی کە دەکرێتن دەچینە ناو وردەکاری ئەو کێشانە و چۆنیەتی حەلکردنی دەچن. بەڵێ ئەوە هێشتا هەر ئەو ڕائیە هەر هەیە و لە دیسانەوە یەکێک لەو بابەتانە دەبێت کە لەگەڵ یەکێتی باسی لێ دەکەین بۆ ئەوەی ئامادەکاری بکەین بۆ چوونی ئەو لەش. بەڵێ بە تاکید.